جێگەی دڵخۆشیە کە دەبینی گەنجێک دەرهێنەرێکی کورت لە فیستیڤالەکانی جیهان بەشداری دەکات تێیدا ڕیاکشنە خود فیدباکی ئەو کەسانێک کە بینەری فیلمەکەن فیدباکێکی زۆر باش دەبێ و لە هەمان کاتدا خەڵات بەدەست دێنێت تاوەکو ئێستاش بەردەوام دەبێت لە نمایشکردن. جێگەی خۆشحاڵێ سەرەتاش ئاماژەم پێدا دێرین کە ئێستا لە هەرێمی کوردستان گۆڕانکارێکی گەورە ڕوویداوە، توانای نوێ هەیە، توانای باش هەیە، گەنجانی کورت بیرۆکەی باشیان پێەیە. جا دەمانەوێت لەسەر ئەم فیلمە بە تایبەت بوەستین میوانمان هەیە کە هیتیتە دەرهێنەرێ بێ فیلمێ ئەڕۆت گەلمەدا تو گەلک بەخێر هاتی ئەرەندەربی خۆشیانیت باش کاکەی بەیانی ئێوە و بەیانی بینەرانی کوردستان بیستار باش. پێشەم چێکیان دەستخۆشیل تەتکەین وەکی گەنجێک تووشیای لە دەربەی وڵاتی فلیما خۆ نمایش بکەی و ئاستەکە گەلک باش بەدەست بینیتن. من وێ لە هەندێک دەست پێ بکەم فکرا فلیمێ چاوا بۆ تەهات تە چاوا ئەفناوە بۆ دانا تە چاوا فکران دەکرد کو تو بکە فلیمێک. ئەس هێشتا بیرامتت ئەس 15 بوو 16 ساڵ بووبووم. من شعرێکە سەیدە هێژە ئاەتای بیخواند دەربارەی کۆڵبەرە ئەوێ شعرە گەلە کاریگەری مەکرد. هەر الوی دەمی من هەوڵدا من حەس هەبووە کە ئەس بشم ڕۆژێکێ تشتێکی دەربارەی ژیانەوە وی خەلکی چێ بکەم چونکو ئەو خەلکە هەمی ڕێکێت لەوەتێ ناگرتن یە بریندار بن یەت ئێنا شەهیدکردن لێ ئەو سەر هەمی نەخۆشیە دێ زاڵ بووین و بەردەوام بووین. من تێدا بەحس من وی فیلمیدا من بەحسە کۆڵبەرای کریب ئەپڕێە کۆڵبەرەدا من بەحسە کوردستان ئامازن کری چونکو کۆڵبەر نمونەیەکە دیارە ئەوی گەلینە لەمام ڤیا بەحسە ڤا کەسا بکەم و پڕیا کەسا بەحسە کوردستان ئامازم بکەم و تێدا پێشانی خەلکی جیهانی بدەم چونکو ئەم کورد ئەم دزانین کۆڵبەرکینە ئەم دزانین کوردستان چیە کێشن کوردستانێکنە بەلێ خەلکی جیهانی نزانەتن کە کێشە و ئەو زەحمەتێت چەندن ڕاستە ئەز بەحس تراژیدیایەکێت کەم ئەز بەحس نەخۆشیەکێت کەم لێ ئەز هەمان دەمدا ئەز بەحسە هێزە کۆڵبەرات کەم و هێزە کوردستانێت کەم گول سەر هەمی نەخۆشیەک و سەر هەر ڕێگریەکێ یەت بەردەوام بووین و کۆڵ نادایە. زۆر باشە کاکەهی دەزانین فیلمی درێژ یان فیلمی نۆرماڵ ئەوانەی کە دەبیندرێ سیناریۆیەکی دیاریکراوی هەیە. ئەم فیلمە دەڕۆی کاتی وێنەگرتندا دەنەی ستاف و کاست و هەموو ئەمانە ئامادەیە تۆ دەزانی چۆن کار دەکەی، بەڵام دیکۆمنتاری هەندێک قورسترە، ینی هەندێک جار پەیوەستە بەوەی کە تۆ دەبی چاوەڕێ بکەیت چەند ڕۆژ بە مانگ تاوەکو دیمەنێکی سەرنجڕاکێش دەبینی بەشداری لە فیلمە دیکۆمنتارەکەی پێ بکەیت. چەند ماندوو بووی بەم فیلمە چەند کاتت پێویست بوو تاوەکو فیلمەکەت تەواو بوو؟ من چونکە دەرهێنەرە من بۆ دەرهێنەر باز دەکەم دەرهێنەری دۆکیومنتری جیاوازە لەگەڵ دەرهێنەری فیکشن بۆ نمونە دەرهێنەری فیکشن تۆ هەموو سیناریۆکەت هەیە تۆ بەپێی سیناریۆ دەڕۆی وێنە دەکەیت، بەڵام دەرهێنەری دۆکیومنتاری تۆ هیچ سیناریۆڕاتی بوەستی پلانێکت هەیە بەڵام سیناریۆ دیتیل و نازام شوتوەن و سینوەن و سینتو هیچ ئەوشتانە نییە، تۆ دەڕۆی وێنە دەکەیت. تۆ کەسانێک دەم بۆ کامێرا قسە دەکەن لەوانەیە هەندێک وێنەی سەرنجڕاکێشت هەبێتن پێی بکەیت. تۆ دواتر لە پۆست پرۆداکشن لە کاتی ئیدیتینگ ئەو جا سیناریۆیەک دروست دەکەیت، تۆ تەماشای متریالەکە دەکەیت شتێکت هەیە بەپێی ئەو شتە ئەو جا سیناریۆیەک دروست دەکەیت. بۆیە جیاوازیەکەی زۆرە و قورسای خۆشی هەیە لەوانێت تۆ پێویستت هەندێک بۆ نمونە فیلمی کۆڵبەرەکان تۆ کاتێک من ڕۆشتم وێنەم کرد زۆر قڕز بوو بۆ نمونە لەوێن دەر چەند ساڵ هەوڵمدا لەوێن دەر فیلمێک دروست بکەم بەڵام پێم نەکرا چونکە وێنەکردن لەم دەبەرەدا زۆر قورسە. جەبار ڕێزگەی من وێکەوانەکی لەسەر قسێتە وەرگرم لە تۆمارکردنا vê فیلمێدا تو تووشی چەند ئاستەنگا بووی تا چەند نەخۆشی بردن هەتا تو گەیشتیە و ئاستێ کوونکە تو تێدا لە دەرەڤەی وڵات فیلمێتە بێنە نمایشکردن ئاستێکی باش ببڕیتن بۆمە پێشە بەحسێوان ئاستەنگا بکە کە تو چەند ڕێکێکە زەحمەتدا تێپاری و چەند داب زەحمەتا تا تو فیلمەکە دیکۆمنتاری چێکەی بۆمە بخۆ زەحمەت بوو بەرم پۆڵ پشتا سەمی گەورەت بێژم گەلێک هەبوون بابە من گەلێک یعنی ئەز شم بێژم هەکەر بابە من نەبە من چجار نەشیا فیلمێکی دەربارەی بۆن چێ بکەم ئەو هەمی گاڤ ڕێنیشاندەرێ من بووە هاریکاریاوی مەشایە و ئەس شم بێژم هەر وسا هاریکاریەکە سەروەر محیادینیشی پرۆدیسەری فیلمی
ما كونتاكت شكل يا مجالك جارة بيرنو كابيكول كرينا في المكي ورا كولبرا شيب كام لجالك زحمة بوا لو ما من ابهاريكاريا برودوسير فيلمي ما كونتاكت قال كولبرا شكريا ام چوینا وری اشم بشم کولبرا پا فیلمی چکری چون که ما اکیوپمنت کامرا وتش بداینه وانا چند يعني بشي چند هيفا او ماتريال زفري بو مهنات كو ماتريال جالك مازم بو ماتريال ماشي ابي فيلمي شيب يعني حاب زحم تشتاكي بصانه هنا بو افكارات شكون اف هاولا چند سالا بو یا منكو بشم كارك السروان زۆر باشە کاکە هی دوای ئەوەی کە فیلمەکە لە هەندێک لە وڵاتان لە فیستیڤالە جیاوازەکان نمایش کرا کاردانەوەی خەڵک ئەوانەی کە بینەری فیلمەکە بوون چۆن بوو هیچ یەکێک لە بینەرەکان هەبوو کوردستان نەناسی لە ڕێگەی ئەم فیلمەوە کوردستانی ناسیبێ یان ئەگەر کوردستانیشی ناسیبێ بە وردەکاریەی کە لە فیلمەکە هەیە ئەو زەحمەتی کە لە ژیانیاندا هەیە لە ڕێ ئەم فیلمە بزانێت من نمونەیەک دێنمەوە لە ئیتالیا لە میلان ئەو کات لە فستیڤاڵی 2000 لە ترێنتی نزیکەی زیاتر لە 70 وڵات بەشدار بوون فیلمی 70 وڵات سەدان دەرهێنەر لەوێن دەر ئامادە بوون بە هەزاران کەس بینەری فیلمەکە بوون بۆ من خۆش ڕاستە خەڵاتی یەکەمی بەدەستهێنا بەڵام بۆ من ئەوەی لە خەڵاتەکە گرنگتر بوو ئەو کە دوای فیلمەکە خەڵکەکە دەهاتن پێیان دەوتم سنوورەکانی کوردستان تازە بزانین کوردستان ینی بەو شێوەیە دابش کراوە تازە بزانین خەڵکانێکن بم بەو شێوەی ژیان بەسەر دەبن ئێوە چۆن دەتوانن ئەو وا ژیان بەسەر بەرن لەسەر ئەم هەموو تەحەدایە ئێوە بەردەوام دەب ینی ئەوە بۆ من لە هەموو شتێک گرنگتر بوو کاکەی ئەوەی کە سیاسەت ڕەنگە بەشێکی بە هەندێک هۆکار نەتوانێت بیناسێنێ هوەر و وەرزش دەتوانێت بە باشترین شێوە پەیامی نەتەوەکەی خۆی بگەێنێت هەموو ئەو کێش و گرفت و معاناتەوە ئەو ناساندنی کولتوری وڵاتی خۆت نیشان بدەیت بەڕێزکەهی کۆڵبەری بۆ چتە دیکۆمنتاریە کۆڵبەری هەلبژارد بە زەحمەتیا ژیاناوان یال بە هەندێک وەکتت بێ 15 ساڵیە سەرنجام من ڕاکێشە کووردا لە بوارێن جودا جودا زەحمەتەکە تەواوە بخۆڤە دیتە ئەس چێن بێژم هەر ماڵێکە کورد تراژیدیایەکە هەی هەر کەسێکی کورد نەخۆشیەکە بسەر هاتی ئەدبەری نوکەدا ئەڤە هەمید ئەی کوردستان یا تژیە یعنی خزینە چیرۆکایە ئەڤە هەمید بنە چیرۆک گۆ بشێن بکەینە فیلم ڕۆژێکێ من گوتی من چونکە من چیرۆکە کۆڵبەرە وەکی من خواند بۆ بەری نوکە شعرێکە سەیدە عەزیز مایەتایی بیدا کاریگەری گەلێک میکرد ئەلوی دەمی من بەردەوام گوتی خۆ ئەس دەبێت فیلمێکی دەربارەی وانە چ پێم بۆ خۆشحاڵی بەم چێکرد دەمی من فیلمژی چێکری فیلمی کۆڵبەرە ئەش من گەر سەیدەی مایەتایی باخت مەگوت تشتێکی هەسڵی هەی ئەم حەسکەین شعراتە بکار بینین شعرە سەیدەی عەزیز مایەتایبی گەلێک خۆشحاڵ بوو پشتین گێمە ئەو شعرە بۆ سەیدەی عەزیز حەسەن شەریفی هنەرتیە وی ئەو شعر کریە ستران ئەو ستران بۆ وی فیلمی هاتیە چێکردن ئەدوی فیلمیدا پاتیە کار ئینان هەکەرە زفنا بۆ سؤالی جارێکە دی من وی فیلمی چێ بکەم لێ فیلمندیژی هەنێک و هزرامدا ئەت پاشا ڕۆژێکدا چێ بکەم دەربارەی کووردا چونکو هەکە ئەس بەحسی خاڵە خۆ بکەم شەهید دکتۆر مەهدی دەمێ ڕژێمە بەعزدا ئەو دکتۆر بوو لاین ڕژێمە بەعز هاتیە شەهیدکردن ئەف چیرۆکە هەمی گوێت من داتێتە من گولێ دبی دایکە من گەلێک جە هەرش زارۆکینیە بەحسی خاڵە مکریە ئەس شم بێژم ئەڤێ چیرۆکی کاریگەری مکریە حتان و من خەونێک هەیە و ئەس بشم ڕۆژێکێ بشم فیلمێکی دەربارەی داهاتوو دەبێت ڕەنگە ناڵێم سەداسەد بەڵام زۆر باشە کاکەی بێگومان لەم فیلمە دیکۆمنتاریە ڕەنگە تۆ بەشێک لە کۆڵبەرەکانت بینی بێ لە نزیکەوە وایە یان وێنەگرەکانت ئەمانی بینی بێ چۆن کاتەکانیان بەسەر دەبرد یانی چۆن باسی ژیانی خۆیان دەکردوێت ئەوەی تۆ بینیت چیرۆکەکانیان چی بوو چۆن بوو هەندێک باسی کۆڵبەرەکان لە ئینتەڤیوەکان لە قسەکردنیان هەموو ینی بەردەوام پۆزیتیڤ بوون ئەرێنی بوون ڕاستە ینی لەگەڵ ئەوەی ژیانیان زەحمەتە ینی لە زۆر کات ئەگەر مەزالێکیان هەبوو بێت شایان دەکرد پێکە و گۆران ینی ئەمە تۆ سیر کە کەسانێک بەو شێوەیە ژیان بەسەر ببن کە لە شوێنێکی زۆر حەساسدان
و بتوانن بوزيتيف بنو کار بکەن و ئەرێنی ئەمە لە لای من زۆر زۆر سەرنجڕاکێش بەڕێزکەی کۆڵبەرە ئافرەتی شێت گەلمانە ئەم ڕۆڵێ ئافرەتێ لە بیر نەکەین ئەvە بووە مەسەلەن کو سەرنجە خەلکێ دەرڤەڕا بکێشیت بێژیت خانمێن کورد کۆڵبەریەتیکەن کۆڵ نەدایە بەحسی تشتێکی هۆ کەسێکی بۆ تەکردیە و بڵێت ئەvێ gelek سەرنجام ڕاکێشە من تشتێ ئەس پێخۆشحاڵ بوویم ڕاستە مە خانم هەنە کۆڵبەرن بەرینکە gelek دەڤەراندا کۆڵبەری کردە gelek کادا چونکو ئافرەتە کورد هەمیگەوە یعنی ئەس شێم بێژم هەمان ڕۆڵێ زەڵامایە دیتی و بگرە پترترژی پترتر gelek دەمە پترتریش و بشێن ماڵباتە خۆ خدام بکەن بشێن ینی ئاژی دەستناو دەستێ زەڵامێت خۆشۆ بکەن بەێ وی دەڤەرێک و بۆ ماوێت نزیکی سێ هەیڤماوێ نەکردە من ماچ ئافرەت نەدیتین لێ دەمی و کۆڵبەری بکەن لێ ئەس نزم ڕەنگە gelek جهندی چونکو لوی لای سنووری مە نەدیتنە بەێ وێنەدا دیتە لایەن دیەن سنووری gelek جە ئافرەت ئاژی کۆڵبەری کردە لەما چونکو من ئەس ناشم gelek بەحسەوەنا بکەم چونکو دەمێ وێ نەکردنێدا ما ئافرەت لێرێ نەدیتبوون زۆر باشە کاکەهی ئەو فیلمە دیکومنتاریانەی کە لە کوردستان بەرهەم دەهێنرێ بە بڕای تۆ ئێستا ئاستیان لە شوێنێکە پێ دوایە گۆڕانکاری بەگشتی لە بواری فیلمسازی لە کوردستان دروست بۆ ڕوویداوە من ناڵێم ینی فیلم باس دۆکیومنتاری بە تایبەت ناکەم فیلم لە کوردستان لە ئاستێکی زۆر باشدایەنە ناوان ناڵێم بەڵام هەست دەکەم کە ڕۆژ بە ڕۆژ سینەما لە کوردستان بەرەو پێش زۆر گەشت بینم بۆ نمونە لە نیویۆرک 400 فیلمی کوردی بەش لە بۆ فێستیڤالەکە ڕۆشن ئەمە نیشانەی سەرکەوتنە ئێمە دەبینین ئێستا خەڵک زیاتر ڕوو لە هۆڵەکانی سینەما دەکەن لە کاتێکدا کە پێشتر سینەما وەکو دەتوان بڵێم خەڵکانێک زۆر زۆر کاتە بوو دەیانگۆ سینەما ئەسڵەن حرامە چۆن شتێکی وا دروست دەکەن بەڵام لە ئێستادا کە سیر دەکەین خەڵکانی زۆر ڕوو لە سینەماکان دەکەن دەبینین ئێمە چەند فێستیڤالێکمان هەیە لە کوردستان کە خەڵکانی جیهانی دێن بۆ ئەم فێستیڤالانە کە ئاشنا دەبن بە کللتوری کوردی بە کوردستان ئەمە نیشان بە بڕوای من ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێتن ئێمە لە داهاتوو دەتوانین بڵێن ئێمە سینەمای کوردستانمان هەیە بەڕێزکەیتە فلیماخۆل کوردستانی نمایش کردیە ئەگەر تەنەکردی تەنیازە هەندێ هەیە نمایش من کوردستانی من بۆ چ فێستیڤاڵە نەهێناردیا وازبار نەکەم من نەڤە بوو چونکو من فیلم بۆ خەڵکی کورد ناگیریە چونکە من خەڵکی جیهانی چێگیری ئەم کوردەکان دەزانم کوردگەهین چێت بێت کاریگەری خۆشی هەند نابێتن بۆ کەسێکی کورد بەێ بۆ خەڵکی جیهانی چێت بتن کاریگەریەکە مازن ئەگەر لە فیستیڤاڵیش نەبێ بیرۆکەت نییە وەکو نمایش نمایشم کردووە جارێکان نمایشێکی تایبەت بوو بۆ چەند کەسانێک بوو لە دهۆک لە ڕۆژی پێنجی یەکی پێنجی 2020 ئەگە ئێمە بینەر حەز بکەین ببینین لە داهاتوودا بەڵێ نانە لە داهاتوودا من هەموو کات هەر فیلمێکم دروست کرد بێتن دواتر ینی بۆ پابلیک بڵام کردوتەوە بەبێ هیچ ینی سانسۆرێک لە یوتیوب یانیش لە تەلەڤیزیۆنەکان چونکە بەڵام ئێستا بە بڕوای من ئەگەر لە یوتیوب بڵاو بکرێتەوە کاریگەری خۆی لە دەستدا بۆ فێستیڤالەکان سەرەتا بۆ فێستیڤالەکان دوای بۆ کەناڵ و ئەمە مافی هەر دەرهێنەرێکە کە بەم بەڵام دوای لانێ دوای ساڵێکی تر کە بۆ هیچ فیستیڤالێکی ترم نەنارد ئەو کات لە تەلەڤیزیۆنەکان بڵاو دەبێتەوە هەم تەلەڤیزیۆنە جیهانیەکان هەم لە ناوخۆلانە لە یوتیوب بێگومان لە یوتیوبیش بڵاو باشە لە داهاتوو هیچ فیستیڤالێکی تر هەیە لە خەیاڵی تۆ یان داوت کرابی یان خۆت بتەوێ بینێری ئێستا لە وەکووتمان لە پیرۆ لە فاینەلستە لە میلان خەڵاتیەکەمی بەدەستێ نابوو لە ئەمریکاش بڵاو بووبەوە لە مانگی 12 لە پێنجی 12 لە هیند لە گەورەترین فێستیڤال largest travelling film festival گەورەترین فێستیڤاڵی گەڕۆک لە هیند بڵاو دەکرێتەوە کە لە 18 شاری هیند بڵاو دەکرێتەوە لە 18 شاری هیند بڵاو دەکرێتەوە بۆ ماوەی 3 مانگ لە وێندەر بڵاو دەکرێتەوە دواتریش لە ئیسپانیا بڵاو دەکرێتەوە
لە وڵاتەکانی لە وڵاتەکانی تری دەست خۆش کەیتەتیب زۆر سپاس کچاو گەلێک گەلمەدا بۆ سپاس. هیویا سەرکەف نازێتتر بۆ زۆر تەت خازی سپاس بۆ تۆ